گروپی شانۆیی کەمەندامانی کوردستان لە ئێستاە شانۆیەکی تایبەت نمایشەکەن لەژێر ناونیشانی پیتە نەلکێنراوەکان دیارە بەشێک لە شانۆکارەکان خاوەن پێداویستی تایبەتن و چەند ئەکتەرێکی دیاریش لەگەڵیان لە نێو شانۆییەکە بەشداریان تیا کردو و پێکەوتوانیوانە کە تابلۆیەکی زۆر جوانی شانۆیی پێشکەش بە چاوی بینەرانیان بکەن و خۆشیان ئاماژەیان پێکردووە کە تەواوی ئەم کارە شانۆیە پێشکەشە بەڕۆحی پاکی هونەرمەند ڕێبوار نووری عەباس پێکەوە بەشێک لە شانۆیەکە و چاوپێکەوتن لەگەڵ بەشێک لە ئەکتەرەکانی شەبینین فەرمون. ڕۆژی 22 مانگە لە هۆڵی چێوار لە تەلاری هونەر شانۆی پیتە نەلکێنراوەکان نمایشکرا کە بەرهەمی گروپی شانۆی کەمەندامانی کوردستانە و لانووسینی دارۆعەزیز و دەرهەنانی ئاسۆ نووری سەلیمە و نمایشی شانۆیەکەش کە بڕیارە تا 27 مانگە بەردەوام بێت پێشکەش بە ڕۆحی پاکی هونەرمەند ڕێبوار نووری عەباس کراوە. شانۆی پیتە نەلکاوەکان نووسینی دارۆعەزیزە ئیخراجی خۆمە کۆمەڵێک لە ئەکتەرە باشەکان لە گروپی شانۆی کەمەندامانی کوردستان بەشداریەکەن. ئەم گروپە لە ساڵی 1995 دروستکراوە. لە ساڵی 2013 مۆڵەتی ڕەسمی وەکو گروپێکی محتەریف لە سەراستی کوردستان جازەمان پێدراوە. ئەمە کە ئێستا حوزورتان هەیە ئەمڕۆ ئەمە 22مین کارە کراوە و بە خۆشحاڵی و بە سەربەزی و بە شانازی شۆیڵم من دوو جار چوومەتە فیسڤاڵێکی گەورە لە تاران فیسڤاڵی فەجر هەردوو جارەکەش جایزە وەرگرتووە. ئەو مژدەیەش لە تەلەڤیزۆنەکەوەیەم لە مانجیدا لە هەمان فیسیڤاڵ بەشداریم کردو و موافقە لەسەری شەکەم کراوە و بە شانازیشەوە بە ناوی هەموو کوردی شۆت موسیقە لە کوردستان تاکە گروپم کە داوەت کراوم. هیچ پیتێک و هیچ وشەیەک پێکەوە نالیکێ لە میشەی منە لەبەرەوەی لێرە لە نەخۆشخانەیەکی دەرونیان هیچ کەسێکیان ناتوانم پیتەکان بریچێنم بەیەکەوە. ئەوەشی کە چیرۆک نووسەکەیە ئەڵێ من پیتەکانم بۆ نانرێ بەلێکەوە لە کۆتاییە بە مردنی خۆی کۆتاییە. پیتە نەلکاوەکان ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشە 22/5 هەتاکو 27 مانگ بەردەوامە بین. ئەگەر خوای گەورە کردی جمهورمانە بۆ توانین کە بەردەوام بە نمایش بین. پێم خۆشە لە شاشە جوانەکەی کورساتەوە بە هەموو بینەران بڵێم وەرن لێرە شانۆی پیتە نەلکاوەکان بینن بۆی شتی جیاواز بینن. ئێمە سەردەمانێک موسسەیەکی کەمەندامی هەبووە کە خەڵک ڕەنگە زۆر بە چای بەزەیی سەیری کردبووە، بەڵام من هاوکێشەکەم گۆڕیوە. ئێستا توانن لێرە بێن لە خۆڕسکی و توانای کەمەندامان بڕانن لە ناو شانۆی پیتە نەلکاوەکانەوە. ئەم دەقەکە باز لە کۆمەڵێک کەسی ناساخ لە ڕووی دەرونی و لە ڕووی کێشەکانی ژیانی خۆیانەوە ئیکەن. هەتا بڵێ دەقێکی جوانە، ڕستەی یەکجار جوانی تایە بۆ بینەر کە بەشێکی زۆری لە لای بینەرە مێنێتەوە. ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەو ڕۆڵەی کە منەی بینم ڕۆڵی کەسێکی کەمەندامە لەسەر عەرەبانەیە کە لە بەرگریکردن لە ئازادیە هەردوو قاچی لە دەستداوە. ئەوەی خۆی لە ڕاستیە پەیامی هونەر تەنها هونەرە، بەڵام ئێمە لە ڕێگەی ئەم شانۆیەمانەوێت پەیامێکی تریشمان هەبێ بەوەی کە کەمەندامانی کوردستان بتوانن وا لێ بکەین لە ناو کۆمەڵگەکەی خۆیان نابن، تێڕوانینی خراپ و نێگەتیڤی کۆمەڵگا بگۆڕین بە تێڕوانینێکی باش و پۆزەتیڤ بۆ ئەوەی ئەوانی ژوەک تاکێکی بەرەمهێن لە ناو کۆمەڵگەکەی خۆیانە ژیان بکەن.